سێمین ماراسۆنی نێودەوڵەتی ئەولێر ئەمڕۆ بەیانی بە بەشداریەکی بەرچاو بەڕێوەچوو بەڵام کێشە و گرفتەکانی ئەم ماراسۆنە ژۆک ماراسۆنەکانی تر بەردەوامیە بوو. لا گرنگترین ئەوەنجامانەشی تۆمارکردن لە ماراسۆنی تەواو فێنسنت سیریلیۆن لە وڵاتی کینیا پلەی یەکەمی دەستەبەر کرد کە ماوەکەی بە 2 کاتژمێر و 33 خولەک و 49 چرکە بڕی و لە ئافرەتانیش فرەنسیەکی بیکۆری لە وڵاتی کینیا پلەی یەکەمی بەدەستهێنا و لە ڕاکردنی 10 کیلۆمەتری پیاوەنیش عومەر عەلی عەبد لە بەغداد پلەی یەکەمی هێنا و لە ژنانیش ناز فەراح سدیق لە سلێمانی پلەی یەکەمی دەستەبەر کرد. ئەمڕۆ لە شاری هەولێر سێمین ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر بەڕێوە چوو بە بەشداری زیاتر لە 7,000 یاریزان و نوێنەری 30 وڵاتی جیهانی بە 3 کیلۆمەتری و 10 کیلۆمەتری و 4 کیلۆمەتری لە ژێرناونشانی بە هەمومان ڕاکەین بەرەو ئاشتی. لە سەرەتاوە بڕیار بوو کە کاتژمێر 8 ماراسۆنەکە دەست پێ بکات، بەڵام بەهۆی چەند کێشەیەک دواکەوتا کاتژمێر 8 و 30 خولەک و یاریزانەکانیش بەپەلە بوون لە دەستپێکردنی، بۆیە لە ناکاو یاریزانەکان خۆیان دەستیان کرد بە ڕاکردن و ڕێکخەرانی ماراسۆنیش پێیان کۆنتڕۆڵ نەکرا، بۆیە ناچار بوون بەردەوامی پێ بدەن. ماراسۆنی ئەوسار جیاوازێکی تایبەتی هەبوو. ئەوەڵەن بایەختانێکی تەواوی ڕاگەیاندنەکان بۆ بابەتە وەکو ساڵانی پێشتر نەبوو، بەشداریکردنی خەڵکیش زیاتر بوو، وشاری خەڵکەکەش زیاتر بوو، شتەکە نامۆ نەبوو وەکو ساڵەکانی پێشتر. ئێمە تەوەقع دەکەین زیاتر لە 7,000 کەس بەشداری کردووە، زیاتریش کەم و کوڕی هەیە. کەم و کوڕیەکە چۆنە؟ یعنی لە 4 کیلۆمەترەکە بەبێ ئەوەی ئینتلاقەکە بێتن تەقەکە بکرێتن هەمویان بەیەکەوە ڕایان کرد. ئەوە شتێک 4 کیلۆمەترەکە شتێکی ئارەزووماندانەیە، ئەوی ئێمە احتیمامی لەسەر دەدەین، بایەخی پێ دەدەین. 42 کیلۆمەتر لە کیلۆمەترەکەیە. ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر هەرچەندە 2 ساڵی ڕابردوو بەڕێوە چووە، بەڵام ڕێکخەرانی ئەم ماراسۆنە نەیانتوانی سوود لەم ئەزموونە وەربگرن و وەکو سەرجە ماراسۆنەکانی تر کێشە و گیر و گرفتی لێکەوتەوە. ئەو مراقیبانەیە کە هەمووی هینا بوو، مراقیبەکە هەم لە ناو پارچ کردبوونەوە. ئەو مراقیبانە سەجادەی نەبوون. لەبەرەوە کەم 200 مەتر ماوە بگەینە فلایتەکەی دیتمان زیاتر لە چەند کەسێک لەناو دووتەنی و پیکە بوو هاتنە خوارەوە و چەند کەسێک کەسمان لەسەر سیاسەکەی پارکەی ئاودی بوو، هەتا گوتمان شەوتەکان با بەلێ نەگەڕن، گوتن با محەقمان پێدا نییە. دووەمیش کە داخلی زۆرێ بووین دیتمان مراقیبەش گەلە زۆرێ بوو، باشە مراقیبان لێنانە دەرێ چ دەکەنە زۆرێ هەمووی 5 کە 6 کە لە تەنیشێک ڕاستان 5 کە 6 کە لە تەنیشێک ڕاوەستا بوو، کەسە چاوا لە دەرەی نەبوو. لە لایەش کە شەوک ئەمە لێرە هاتینە زۆرێ بەخۆی دەرکەچی دیسکە بوو بڕۆن دەرکێتە سوورکە، یعنی باقیەوەکێکە سیاز و خەرکە لەسەر سیازاوا دەبوو، یعنی ئەمە چەندەمەکە ڕاوەستا تا خەرکە خەرکە دەست لە زۆرێ نازم وکەینی مارەسۆنە هاالەیە. برام ئەمە غارم دەدا چەند کەسانێک لە پێشەوەمش لە پاشەوان گەیشتم، ئەوانی پێشە من هەموو وەریان کرد، ئەو بەخۆی ئیمزای لەسەر دەستی من کرد، گوتی بڕۆ ئەوەندا بووی وەس لێوێ وەگرا، بڕۆ ئەوێن دەر چیم ئەوێن دەر بڕۆ دەی وەسم دەرێن دەر نا بڕۆ ئەوێن دەر کەس وەسم نادەکا پێشی پێ دەکەن دەرێ نا لە دەی کەمتر نییە ئەخەر من لەسەر من زیاتر وەریکی تێ نادەنەوە جنێ ئەزش داوە کارم ئەم یاریزانش کە توانی پلەی یەکەمی ڕاکردنی 10 کیلۆمەتری بەدەست بهێنێت بەم جۆرە خۆشحاڵی خۆی دەربڕی. أنا عمر علي بطل 10 كيلو أول على أربيل، وحقيقة فرحان كلش يعني كسباق شاق يعني تعب، فالحمد لله والشكر كملت السباق وطلعت أول والنتيجة راضى عليها وراضى عن نفسي. ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر ساڵانە لە شاری هەولێر لە سەرشەقامی 6 مەتری بەڕێوە دەچێت و ئەم ساڵیش لەلایەن ئەنجومەنی ڕێکخراوە حکومیەکانی جیهان بە فەرمیدانی پێدانرا، بەڵام بەڕێوەچوونی بەم شێوەیە و بەم هەموو گیر و گرفتە دەبێتە خاڵی ساینس بۆ ساڵانی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. ماراسۆنی نێودەوڵەتی ئەولێر بە ناونیشانی با هەموومان ڕاکەین بەرەواشتی بەشێکی زۆری کۆمەلگا لە بوارە جیاجیەکان بەیەکەوە بەشداریە ماراسۆنیان کرد و لە لێدوانێکیشیاندا بۆ پەیام بەم جۆرە باسییان لە بەشداریکردنیان لە ماراسۆنەکەدا کرد. بەنیەتی ئەوە بەشداری ماراسۆنم کرد کە هەم کۆمەڵی خۆمان هەان بین لەسەر جوڵە و ئینشەڵڵا هەمیشە هەر بە ئاشتی پێکەوە بژین و وڵاتمان بەرەو پێشەوە بڕوات. ئێمە لە ماراسۆنی 4 کیلۆمەتری بەشداریمان کرد. ماراسۆنەکە زۆر دەستخۆشیمان لە جەماعەتی ڕێکخەرانی ماراسۆن هەیە کە هەستاون بەم کارە و ئینشەڵڵا ئەبێتە 50هەمین ساڵ لە ڕاکردن و ماراسۆن و هاندانی خەڵک، جاران کە خەڵک پیان عیب بوو لەسەر شەقام بڕۆن، ئێستا دایک و باوک و منداڵەکان هەموو پێکەوە ڕایان دەکرد لەسەر شەقام، شتێکی ئاسایی نۆرمال بوو. خۆی بەستنی مارەتۆن لە سەرتاسەری جیهان نەریتە کە ساڵانە دەبەسێت لە پایتەختە ناودارەکانی جیهان. جێ خۆشحاڵیشەکەوە لە ساڵی سێەم مارەتۆنی هەولێر دەبەسترێتن، ئەوەش دەلالت لەوە دەدا کە ئەمن و ئیستقرار و ئاسایش لە هەرێمی کوردستان هەیە و خەڵکانێکی وەرزش دۆست
بەشداری لەو بۆنەیە دەکەن. لە ساڵی یەکەمە و ساڵی دووەم ئەو ساڵیش من وەکو تاکێک بەشداریم تێدا کردیە و خۆشحاڵمەوەی کە بەشداری تێدا دەکەم و ساڵانەش ڕێژەی بەشداربووان لە زیادبووندایە بە مەبەستی تێکەڵبوونی خەڵکو و تێکەڵبوونی خودی بەرپرسانیش وەکو هاوڵاتیەک لەگە هاوڵاتیانی تر بەشداری لەو بۆنەیە بکەن. هاتیمە بەشداری بکەم لە مەراسۆنەی ئەو کە ئەندامەک پێم خۆش بوو لەو مەراسۆنەی بەشداری بکەم. یەکەم جاریش عەزم لێەوە پلەیەکەمە دەستبینمش غەدریانێ کردم. وڵای زۆر پێم خۆش بوو زۆر بەشداری و مەراسۆنەکان بکەم. پاریش بەشداری مەراسۆنەکەم کرد پێراریش تێرا پلەیەکەم بەدەستینە لە ئاستی کەلەندامان.